ئێمە دەتوانین بەو کارە هوەریانە بۆ فێستیڤاڵ و کارهایی کە دەتوانین بیکەین فەرهەنگ و کولتوری کوردی بە دنیا بناسن کەەوە یەکێک لە گرنگترین شتە. من بە خۆشحاڵیەوە ئەو ساڵ چون پارێکەش لەو فێستیڤاڵێدا بەشداریم کردبوو ئەو ساڵز لەو فێستیڤالدا بەشداری دەکەم لە یەکێک لە نێژلەکانی ئەو فێستیڤالە هەم بەبیر و باوەڕی من ئەو فێستیڤالە زۆر باشە بۆچی چون ئێمە دەتوانین بەو کارە هوەریانە بۆ فێستیڤاڵ و کارهایی کە دەتوانین بیکەین فەرهەنگ و کولتوری کوردی بە دنیا بناسن کەەوە یەکێک لە گرنگترین شتە. ئێمە هەتا بتوانین ئەو فەرهەنگ و کولتوری زیاتر بە دنیا بناسێنین زیاتر دەتوانین لە حەقەکانی خۆمان لە دنیا لە وڵاتانی گەورە وەریگرین چون گەورەترین شت فەرهەنگە کولتورە کە ئەمە بتوانین بە دنیا بناسێنین.